کاتێک کە باسی خۆشەویستی پێغەمبەری خوا ئەکەین صلی الله عليه وسلم ئەبێت تاوێک و ئاوڕێک بدەینەوە لە مێژوو و سەیری کتێبە کۆنە پەڕزەردەکانی نێو کتێبخانەیەک بکەین و بزانین هاوڵەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆنی خۆشەویستیان بۆ پێغەمبەری خوا دەڕڕیوە صلی الله عليه وسلم. آخر هاوڵەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە شێوەیەک پێغەمبەریان خۆشویستەوە حەزیان نەئەکرد لە پێغەمبەری خواوە دوور بکەونەوە عليه السلام. هەمیشە حەزیانە کرد لە تەک پێغەمبەری خوا بژین. ئەوە ئەبوو هورێرەیە کە چەندین ساڵەوە لە خزمەت پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم فرمودەکان ڕیوایەت ئەکا و ئەگێڕێتەوە. ئەوە ئەنەسی کوڕی مالیکە بە خزمەتکاری پێغەمبەری خوا ناسراوە صلی الله عليه وسلم. ئەوە بیلالی جوان و خوێن شیرینە کاتێک کە پێغەمبەری خوا وەفاتەکە صلی الله عليه وسلم مەدینە جێ ئەهێڵێ، ناوێ مینبەرێک ببینێ کە ڕۆژێ لە ڕۆژان پێغەمبەری خوا عليه السلام وتاری تیادا خوێندوتەوە. بۆی ئەزیزانم، خۆشەویستی پێغەمبەری خوا پەیوەستە بە ئیمانەوە. هەر کەسێک پێغەمبەری خوای خۆشنەویست ئەوە ئیمانی تەواو نییە. ئەوە ئیمامی عومەرە ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا عليه السلام، تۆم لە هەموو کەسێکا خۆشەوێت، تۆم لە هەموو شتێکا خۆشتر ئەوێ تەنیا لە نەفسی خۆمانە بێ. اینجا پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم یا عومەر، ئاگادار بە و ئیمانت تەواو نییە تاوەکو منت لە هەموو کەس و شتێکا خۆشتر نەوێ. اینجا ئیمامی عومەر ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا، تۆم تەنانەت لە نەفسی خۆشم خۆشتر ئەوێ. اینجا پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم الآن یا عومەر، ئێستا ئیمانت تەواو بوو ئەی عومەر. بۆی خوا ئەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. ئەی پێغەمبەری خوا پێیان بڵێ ئەگەر خودایان خۆشەوێ با شوێن کەوتەی تۆ بن، با تۆیان خۆش بوێ، ئینجا خوددا ئەمانی خۆشەوێ. بڕۆ هەموو قورئان بگەڕێ، لە زۆر شوێنە کە خوددا ئەفەرمێ ئەطیعوا الله، ڕاستەوخۆ لە پاڵیا ئەفەرمێ و ئەطیعوا الرەسوول. چونکە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەیوەستە بە خۆشەویستی خودداوە. و ئەگەر سەیری عاریفەکان بکەین، مەولانا بە نمونە وەربگرین، ئەفەرموون کاتێک کە دەنجی بانگ ئەهات و بانگ بێژەکە ئەگەیشتە ڕادەی و ئەشهەد ئەنە محەممەدًا ڕەسوول الله، مەولانا دەستی ئەخستە سەر ئەژنۆی و بەرزەپێ دەوەستا و دەیفەرموو نامەت بەمانەت تا ئەبەد ئەی جانێما ڕۆشنزە تۆ، واتە ناوت بمێنێتەوە و پایەدار بیت ئەی ئەوەی بەهۆی تۆ و جیلوەی پێیانبەرایەتی تۆ گیانمان ڕۆحمان ڕووناک و لە تاریکستانی گومڕایی نەجاتمان بوو. نامەت بەمانەت تا ئەبەد ئەی جانێما ڕۆشنزە تۆ. ئاوا خۆشەویستیان بۆ پێغەمبەری خوا دەڕبڕیوە صلی الله عليه وسلم. بۆی ئیمامی بەیهەقی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ پیاوێکی ئەنساریەتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وا ئەگری، وا دڵۆپ لە چاوەکانی ئەخێتە خوارەوە، وا فلمێسکەکان لە چاوی ئەهێتە خوارەوە، ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا زۆر کات بیل لەوە ئەکەمەوە کە وە گومانی ئەوە ئەبم بمرم و تۆ نەبینم. ئینجا پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەی مەگەر ئەوە نییە تۆ من ئەبینی؟ ئەی مەگەر ئەوە نییە تۆ هەموو ڕۆژێک لە خزمەت مای؟ ئەی مەگەر ئەوە نییە تۆ لە خزمەت مای و سالەتێکمان ڕاوەستاوی؟ ئەم فرمێسکانە حەق وایە بۆ خۆشی بێتە خوارەوە، نەک بۆ ئەوەی کە خەفەت بخۆی. ئینجا پیاو ئەنسارێکە ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، نا من لە شتێکا بیرەکەمەوە، لە شتێکا خەم ئەخۆم، لە شتێکا ئەگریم، لەوەی کەوا لە بەهەشتا نەبم بە هاوڕێ و هاوسەی تۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئاوا پێغەمبەریان خۆشویستوە صلی الله عليه وسلم، خەمی ئەوەیانە کە لە بەهەشتا لە خزمەت پێغەمبەری خوا نەبن، خەمی ئەوەیانە کە لە بەهەشتا هاوڕێ و هاوسەی ماڵی پێغەمبەری خوا نەبن صلی الله عليه وسلم. بۆی ڕاستەوخۆ
پێغەمبەری خوا قسەکانی ئەم پیا و ئەنساریە وا لە پێغەمبەری خوایەکە کە بێدەنگ بێ. اینجا خوا ئاەتێکی دابەزاند و فەرمووی ومن يطيع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. هەر کەسێک گوێڕایەلی خوا و پێغەمبەری خوا بکە ئەوە خوددا لە بەهەشتا لەگەڵ پێیانبەران و پیا و چاکانە کۆیەکاتەوە. هەر کەسێک خۆشەویستی پێغەمبەری لە دڵا بێ ئەوە لە بەهەشتا لە تەک پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بۆیە ئەزیزان و خۆشەویستانم، بۆیە دایکان و باوکانی ئازیز، تکا ئەکەم هەفتانە لە خزمەت پێغەمبەری خوا بن صلی الله عليه وسلم. وەرن با کتێبێک بخوێنەوە لەبارەی ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. وەرن لەگەڵ گوێبیستبوون و خوێندنەوەی هەر چیرۆکێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وەرن لەگەڵ هەر گریانێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئێمەش لە تەکیا بگرین. وەرن هەر چیرۆکێکمان خوێندەوە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان پێغەمبەری خوا زەردەخەنەی هاتبێ یاخود پێکەنی بێ ئێمەش لەگەڵ یا پێ بکەنین. بۆیە وەرن با بیکەین بە بەرنامە هەموو هەفتانە ڕۆژێک سەعاتێک هەندێک دەقا لە خزمەت پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم. داوا ئەکەم لە خوای پەروەردگار لە بەهەشتا بمانکە بە زیران و هاوسێ و هاوڕێی ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. داوا ئەکەم لە خوا بمانکە بە شەفاعەتکاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. تا دیدارێکی تر و تا ئەڵقەیەکی تر بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ.